ئەم قەزەیە بەڕاستی دوێنێ لەم گەڕەکەی ئێمە گەڕەشی ئاشتی ناو بازاڕین سێ مناڵ سەگ پەلەماری داوە هیچیان ئەم مناڵە بچکۆلەی منە ئەم لەگەڵ دایشیا بووە لەو سەرۆکە هاتوونە تەوسونە بۆ بازار داژی وتی سەرەکە بۆمان هاتووتیم تۆزە ڕام کرد جڵال دوا پەلەمار ئەمی دا و ڕێکدای بە عەرزە ئەتوتی علاگەیەکم پێ بوو کە لە پەلوجلی تیابووی ڕێک تێم گرت بۆ ڕای کرد باش بوو وازی لێنا بەڵام بەڵێ قەبی لەداوە ئەیبنەوێ لە دواوە سمتی قەبێکی لەداوە هەردوو کەڵبەکەی دیارە تەواو قولی کردووە هەر یەکسەر بردمان بۆ خستخانەکەی ئێرە لێرەشەوە ئیحالەی چەمچەماڵ کرا بردمان بۆ تاریخی چەمچەماڵ و تر لەوێش دوو دەرزیان لێدا و دوایە وتیانە بێت دەرزەی شکست لە بازار هەیە ئارە وڵا زۆر ترسا تا ئەم خەوت جازا خەبەری بۆ وی سەرکە بووم سەرکە بووم هەرە ترسا وڵایی بەڕحقیقەت داواکاریمان ئەوەیە شتەکە مەترسیدارە لە سنوور دەرچووە ئێمە پێمان خۆشە داوا لە مدیرنەحەیەکین خاستەن لایەنە پەیوەندیدارەکان ئاورێک لەم کێشەیە بدەنەوە بەڕاستی ئەم شتا لە سنوور دەرچووە یعنی ئەم گەڕەکەی لای ماڵ ئێمە زیاتر لە 15 بۆ 20 سەگە بێت لەو بندارانەی ئاخەون زۆر جار بۆ خۆم هاتوو خەرێ و پەلەمارم بدەن لە سەعات دووی نیۆڕۆ هەتاوەکو حوتی ئێوارە سێ مناڵ بەدەستی دایکەوە سەگ پەلەماریدا هەرچێک شانیداوە بە عەرزا و هەرچێک شانی بریندار کرد بەڵێ بە شایدیم دەور و پشتۆم جیرانانە هەموو هەرچێک شان بۆ خستخانە براون وڵای حەلی لە ناودانیانە هەمووی گەڕبوون و پیسبوون و بەردوکانەکانمان پیسەکەن و ئەو هیچ ڕۆژانە بەردوکانەکانە شوین هەموو ڕۆژە بەردوکانانە پاکەینەوە بەس لەو حاڵەتە دیاردەیەکی زۆر خەتەر ئەم سەگانە یەک گەڕن دووش پێچێ سەگەهار بێ تووشی لە ئەنجامی 5 سەعات تا 3 مناڵی کرد بە چاوی خۆم دیمان و کە هەموو جەماعەتیش دیتیان و هەر سێ مناڵەکەش بۆ خەستخانە بران